خوایە جان من دانی پێدا دەنێم کە تاوانێکم کرد و غەڵەت بوو کە لە فەیسبوک لەگەڵ کچە قسەم کرد غەڵەت بووم خوایە هەزار جاری کە دانی پێدا دەنێم غەڵەتەکەم کرد قوڕ بەسەر سەریە و کەسەی کە غەڵەتە چی دەکا یعنی نەبی لێی بورم خوای گەورە بە گەورەی خۆی لە ئادەمیزادەکان دەبووری وەختە شێت بوو هەرچ دەکەم لێم نابووری خوایە جان یارمەتیم بدە نامەوێ ماڵم لە تێکچێ خاڵ ببوورە دیسان تۆ چی دەوێت کاکە چی دەوێت لە من ئەی هەڵوان ئەزانی ئەوە غەڵەتێکی زۆر گەورە ئەکەن غەڵەتی چیەکەین تۆ زاگاو لە قسەکانە بێت من هەتووم لە مێردەکەم جابەوە غەڵەتی چی تۆ باوکمانە غەڵەتی تۆ باوکم من و باوکە هیچ غەڵەتێک ناکەین و مناڵش نینە تا غەڵەت بکەین تکایە نەچێشە بۆ ئێمە دروستکە نەچێشە بۆ مێردەکەشت دروست ئەو تۆ باسی چیەکەی کێشەی چی حاڵی چی کاکە من هاتووم کێشەکانی خۆم حەکەم سەیرم بکە ئاخر جارە ئاگادار دەکەمەوە ئەگەر ناتمە مشتێک بە باوکەڵم ئیتر وازم لە بێنەوە ئێخە و لە یەخەمکەوە بڕۆ چی پێڵەی پێی بوورە بەس تکایە نە ئێمە تووشی مشکلە بکە نە مێردەکەشت شريعة خان سڵاو لێ بێت کاکە ئەحمەد سلاو یا خۆ بەخێبی سپاس هیوادارم باشت بیر کردیتەوە بیرم کردەوە بڕیارت چوو بوو واز لە عەلیێن و ئەمەوێ زەواز لەگەڵ تۆیان بکەم یعنی بیتە داوام نا ئەمان باسی زەواجم نەکردیە ئەم دەرم باجاری یەکتر بناسین ها بەرە یەکتر باش دەناسین ئەو کاتی بەدڵی تو دەبیت ها و تۆ چیەڵیت باسی چیەکەیت من ئەو شتانە ناکەم ئەگەر من تەوێت ئەتوانی بە حەڵاڵی بیتە داوای من هەرەوەنە خۆ مەلەوار دەکەم بەس ئەتو پەلەی و مۆزۆعی مەکە با یەکتر تەواو یەکتر بناسین یەک دوو جار بگەڕێین یەکتر ببینێن ئەوکە پێم بڵێ ئێستا کات تێ پیاسێکی دەرەوەکەی نا من حاڵی ئەو شتانە نییە بەس ئەو کەیسم بۆ هەرکەوت تەواوی تر ئەو کێسا وای دانێت تەواو بووە بیر لە ژیانی خۆت و من بکەوە باشە بەڵام هەرۆکو پێم وتیت ئەبێ بیتە داوام باشە بەو چاوانە دەبات کێسەکە تەواوی کۆتایی تا پێ بێت ئیتر بەو چاوای بۆ چاوای باشە باشە